مەبەستمانە بزانین قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دیکە چەندە و ئایا هەرێمی کوردستان دەتوانێت بڕی چەند هەناردە بکات و چەند هاوردە دەکات؟ ئایا لە چ بوارێکدا هەرێمی کوردستان توانیوێتی بگاتە ئاستی خودبژێوی و هەناردەکردن؟ گفتوگۆم بابەتە دەکەم لەگەڵ بەڕێز گەیلان حاجی سعید سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی هەولێر لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کا گەیلان زۆر بەخێر بێی. دەتوانیت پێم بڵێ کە قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتان لە چه ئاستێکدایە؟ سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ دەرفەتە. هەروەکو دەزانن لە ساڵی 2024 وێڕای ئەو ئاستەنگانەی کە لە بۆ بازرگانان یاخود پیشەساز و پیشەوەرانی هەرێمی کوردستان دروستکرا، بەڵام پێشکەوتنێکی بەرچاو هەیە لە ڕووی ئاڵوگۆڕی بازرگانی و جموجۆڵی بازرگانی بۆ هەرێمی کوردستان. ئەوەی کە جێگای تێبینیەکی زۆرە کە بەراورد بکەین بە ساڵی 2023 یەکمان ئێمە کە باسی جموجۆڵی بازرگانی دەکەین یەکەم جار دەبێت دەکرێت لەسەر ئاستی عێراقەوە باسی بکەین کە بەپێی ئامارەکانی کە نافەرمی بەدەستی ئێمە گەیشتووە و لە بەشێک لە سەرچاوەکان دەستمان کەوتووە کە ئەم ساڵ بەراورد بە ساڵی پار کاڵای هاوردەکرا و لە گشت وڵاتانی دەرەوە بۆ هەم عێراق نزیکەی 74 میلیارد دۆلار ئەو بڕە هاوردە کراوە بەراورد بە ساڵی 2023 کە 55 میلیار و پوینت 9 بووە. یعنی هاوردەکردن زیادی کردووە. بەڵێ هاوردەکردن. ئەی بڕی هەناردەکردن لە هەرێمی کوردستان باسی لەسەر ئاستی عێراق دەکەین. ئەگەر بین باسی هەناردەکردنی کاڵا بکەین، خۆتان دەزانن ئێمە لە سەرەتایی ئەوە داین کە کاڵاکانمان پێداویستی ناوخۆ پڕ بکاتەوە و هەروەها ئەو بە دوای پێداویستی ناوخۆ بتوانین هەناردەی وڵاتانی دەرەوە بکرێن. ئێمە لە ساڵی 2024 خۆشبەختانە بە پێی ئەو بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێم کە لە سەرەتادا دایڕشت بوو بۆ بەرەو پێشبردننی یاخود تەنوێعکردنی داهات لە هەرێمی کوردستان لە بواری کشتتوکاڵ توانراوە هەنگاوی باش بندرێ و چەند کاڵایەکی زیاد لە پێویستی خۆمان هەیە. ئێستا دەتوانین زیاتر بۆ کوێ هەناردەی دەکەن؟ ئێمە چەند گرێبەستێک لە ژووری بازرگانی و پیشسازی هەولێر ئەنجامدرا لە 2024 کە بۆ وڵاتی ئیمارات و سعودیا کاڵای بەرهەمی ناوخۆمان و بە تایبەتی بەرهەمی کشتتوکاڵی هەناردەی ئەو وڵاتانە کرا. هەروەها لەگەر سەڵتەنەتی عومان ئێستاشدا چەند کۆمپانیایەک لە ڕێگای ئێمەوە دەیانەوێت لەگەر کۆمپانیایەکی سەڵتەنەتی عومان گرێبەست بکەن بۆ هەناردەکردنی کاڵاکان. ئەمە لە ساڵی 2025 دەبێت بێگومان لە کاتێکی نزیکدا ڕوودەدا ئینشاءڵڵا. ئەوەی کە ئێمە لە لامانە مۆڵەتی وەرگیرا بۆ هەناردەکردنی کاڵا لە وەزارەتی بازرگانی 170 مۆڵەت بووە کە وەرگیرا بۆ هەناردەکردنی کاڵاکان. کاڵای جیاواز لە هەرێمی کوردستانەوە هەناردە دەکرێت. 170 مۆڵەت بووە بۆ کاڵای جیاجیا بەڵێ هەناردەکرەوە. ئەو بڕێی کە لە ڕاستیدا ناتوانم بڵێم دقیقا، بەڵام ئەو ئامارەی کە ئێمە هەمانە 672 میلیۆن دلار بە بڕی ئەو 672 میلیۆن دلار کاڵا هەناردەی وڵاتانی دەرەوە چاوەڕێ دەکەن ئەم ساڵ زیاتر بێت. بێگومان کاڵاکانی تری کە ئەم ساڵ پێدەگەن یاخود ئەو کارگانەی کە ئێستا دەستیان بەکار کردووە بەرهەمی ناوخۆ پڕ دەکەنەوە ئومێد دەکەین کە لە ئەم ساڵدا زیاتر بێ و هەناردەی وڵاتانی دەرەوە بکرێت. باشە کا گەیلان باست لە ئاستەنگ کرد، دەمێت بزانم ئاستەنگی بەردەم بازرگانان و کێشەکانتان چین؟ دیارترین ئاستەنگ چی بووە؟ خۆتان دەزانن چەند ئاستەنگێک هەیە لە بەردەم جوولەی بازرگانی، لەوانە هەم ئاستەنجی دەرەچی و دەتوانین ناوی لێ بنین و هەروەها ئاستەنجی ناوەخۆ لە نێو خۆی عێراق. ئەو ئاستەنگانەی کە لە بەردەم بازرگانان هەیە و نابێت دەبێتە هۆی ئەوەی سستی جوولەی بازرگانی یەکێک لەو ئاستەنگانەی کە لە بەردەم بازرگانانی ئێمە هەیە. لە ڕاستیدا ئەو 1-2 ساڵەی کە بانقی مرکزی حواڵەکانی لە ڕێگەی بانقی مرکزیەوە دەنێرێ، ئەوە نەگوەکو ئێمە دەکرێت بۆ بڵێن بۆ هەرێمی کوردستان ئاستەنگە لەبەرەوەی ئاسانکاری بۆ کۆمپانیەکانی ئێمە ناکرێت و هەرێمی کوردستانی عێراق دەکرێت، بەڵام ئاسانکاری بۆ ئێوە ناکرێت. کۆمپانیەکانی ئێمە دەبێت دووبارە لە عێراق خۆیان تۆمار بکەنەوە و یاخود کۆمپانیای تازە لەوێ دەربێنن کا بتوانن لە منەسەی ئەلکترۆنی لە بانقی مرکزی بەشدار بن لەو حواڵانەی کە ئەمە زەرری چەند داوە لە هەرێمی کوردستان لە جوڵەی بازرگانی؟ زەرری داوە لە بەرەوەی ئێمە کۆمپانیەکانمان لە ڕێگای وەزارەتی بازرگانی خۆمان تۆمارن و لە ڕێگای
بەڕێوەبەرایەتی گشتی کۆمپانیەکانی ئێمە تۆمارکراون بەشێک لە کۆمپانیەکانی ئێمە لەوێ تۆمار نین ئەمانە هەموو ئاستەنگ بۆ کۆمپانیەکانی ئێمەی دروست کردووە کە نەتوانن حواڵەکانیان لە ڕێگەی بانقی مرکزیەوە حواڵە بکەن بێگومان ئەمڕۆ وای لێ هاتووە ئەگەر بازرگانان نەتوان لە ڕێگەی بانقی مرکزیەوە پارەکانیان بنێرن بۆ کۆمپانیەکانی دەرەوە ناتوانن ڕقابەت بکەن لەبەر ئەوەی نرخی دۆلاری ئازاد لەگەر نرخی دۆلار لە بانقی مرکزی فەرقێکی یەکجاری زۆری هەیە بۆیە کۆمپانیەکانی ئێمە بەشێکیان بەداخەوە ئەوە ئاستەنجێکی گەورەیە ئەوە نرخی کەلوپەل و کاڵاکانی بەرز کردوتەوە بێگومان ئەو کۆمپانیانەی کە لە ڕێگای بانقی مرکزیەوە پارەکانیان حواڵە ناکەن کاڵەکانیان گران دەکەوێت و لە کۆتاییشدا ئەو گرانبوونی کاڵەکان دەکەوێتە سەر ئەستۆی هاوڵاتی چارەسەرکردنیان بابەتتان ژووری بازرگانی پیشسازی لە هەوڵی چارەسەرکردنداین و حکوومەتی هەرێمی کوردستان شاندێکی هەیە لەگەڵ حکوومەتی عراقی لەسەر هێڵن و بەردەوام کۆبوونەوە دەکەن بۆی ئەکاو چێشانە چارەسەر بکەن و ئێمە وەکو کەرتی تایبەت وەکو نوێنەرایەتی کەرتی تایبەت چەند هەوڵێکمان داوە لەگەر یەکێتی ژوورە بازرگانیەکانی عراق لەگەڵ یەکێتی پیشە سازانی عراق بۆی ئەو کێشانە چارەسەر بکرێ بەداخەوە تاکو ئێستا نەتواندراوە بگەینە چارەسەرێکی گونجاو بۆ ئەو بابەتە. کاگەیلانم کێشەیە بۆچی ینی دروستیەکەن بۆ بازرگانانی هەرێمی کوردستان کێشەکە چییە؟ لە ڕاستیدا ناوە حکوومەتی فیدرال بە بیانووی جیاجیا کێشە بە جوڵەی بازرگانی لە هەرێمی کوردستان دروست دەکات و ئەوە دەبێتە مای نیگەرانی هەموو بازرگانان و پیشە ساز و پیشەوەرانی ئێمە کە لە ماوەی کورتی ڕابردوودا دەتوان بڵێم لە ماوەی سێمانجی ڕابردوودا دووبارە ئاستەنگێکی دیکە بۆ بازرگان و پیشسازانی ئێمە دروستکرا ئەویش ئەوەیە کە دووبارە دەبێت کارگە و کارخانەکانی ئێمە لە بەغدا خۆیان تۆمار بکەن یاخود لەوێ مۆڵەتی تازە دەربێنن ئەو یەکێک لە ئاستەنگەکانە ئاستەنجی دووەم ئەوەیە کە بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانی عراق کە لە مانجی دەوە چۆتە بواری جێبەجێکردن ڕێگا لەو کاڵا و شتومەکانە دەگیرێت کە لە هەرێمی کوردستان بۆ شارەکانی خوارووی ناوەڕاستی عراق دەگوەزرێتەوە ئەوەش بەڕاستی جێ نیگەرانی ئێمە وەکو ژوورە بازرگانیەکان و هەروەها وەکو بازرگانان و پیشەساز و پیشەوەران ئێمە لە هەوڵداین کە ئەو چێشانە چارەسەر بکەین و چەند دانیشتن و کۆبوونەوەیەکمان کردووە لەگەڵیان بەڵام پێم وایە حقیقەت نیەتێکی پاک نییە بۆەوەی کە ئەو کێشەیە چارەسەر کاگەیلان ئەمە ئەگەر خۆتان کردبێتان ئەی هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چی بێگومان ئاماژەم پێکرد حکوومەتی هەرێمی کوردستان دەستەوەستان نەوەستاوە و لێژنێ لە ڕێگەی لێژنەیەکەوە کە پێچی هێناوە زوو سەردانی بەغدا دەکەن و کۆبوونەوە دەکەن لەگەڵ لایانی پەیوەندیدار بۆی ئەم کێشەیە چارەسەر بکەین بەڵام ئێمە ژۆکو کەرتی تایبەت وەکو نوێنەرانی کەرتی تایبەت هەولی خۆمان داوە لە ڕێگای یەکێتی ژوورە بازرگانیەکانی عراق و یەکێتی پیشەسازانی دەستان خۆش بێ بەڕێز گەیلان حاجی سعید سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی هەولێر زۆر سپاس بۆ ئامادەبوونت دەست خۆش.